بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستانم، سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خۆی گەورەتان لێبێت لە ڕۆژی 27 ڕەمەزان لە بەرنامەی کوڵستان و لە کەناڵی ئاسمانی پەیام جارێکتر بە خزمەتیەوە گەیشتینەوە. ئومێدەوار ئینشاءالله کە ئەم بەرنامانە هەرچیکی تیاڵین خۆی گەورە بە زیکر و بە تاعەت و بە عیبادەت و بە نزیک بوونەوە لە خۆی لێمانی قبول بکە و بە تایبەتی ئەم شەوە مبارەکەی 27مان تێپەڕان کە بەڕاستی جۆش و خۆشێکی گەورە لە مزگەوت و ماڵ و حاڵی موسڵمان و ئیماندارە هەبوو، جێی زۆر دڵخۆشی بوو. و ئەمڕۆژ کە ڕۆژی 27 ڕەمەزانە لە خزمەت کۆمەڵی مامۆستای بەڕێز و خۆشەویست و گروپی مناجاتی مەولانا کە بەڕاستی ئەم مانگە ئێمە زۆر دڵخۆش بووین بەم گروپ و بەم برا ئازیز و خۆشەویستانەی ڕۆژهەڵات و شاری سنەی ئازیز و خۆشەویست کە تەشریفیان هێناوە لە خزمەتیان نابووین. خۆی گەورە کوردستانی باشوور و باکوور و ڕۆژهەڵات و ڕۆژاوە هەمووی بپارێزێت و لە هەموو دەرد و بەڵا و مصیبەتی ئەم میلەتە مەزڵومە بێکەسەمان بپارێزی یا ڕەب العالەمین لەگەڵ کوردانی دەرەوەی وڵاتەوە کە لە ڕۆژاوان خۆی گەورە دوعا و پاڕانەوەکانیان گیرا بکە وەریان بگرێت. من حەز ناکەم زیاتر کاتان بگرم لە خزمەت برای ئازیز و زۆر خۆشەویستم جەنابی ماوەسە سالارم. ئینشاءالله ئێمە برەو کۆتایی مانکاڕووی ماوە سالارگیان سڵاوی خوا لێبێ. سڵاو لەبێ یاشێک هەر بمێنن بیکەم بە سوعبەت هیچ بۆ نێشمەوەی چی بڵێم جاخۆ هەمڕۆ جواب بوو بەس تو هەر خۆ قسەکانەکەی آخر بڵارێکی لە خزمەتە ماوەسە یاشێکیان هەر بمێنن سەروەری خۆش یاشێکیان. بینەرانی عزیز، سڵاو و ڕەحمەتی خوای پەروەردگارتان لێبێت. بۆ هیوای ئەمڕۆژ لە بەرنامەی کوڵستان لە کەناڵی ئاسمانی پەیام بتوانین کۆمەڵێک بڕگەی جیاواز، کۆمەڵێک بابەتی عیرفان و ئیمانیتان بۆ باس بکەین لەگەڵ ئەو مامۆستا بەڕێز و قورئان خوێنە لاوەی کە ئەمڕۆژ بانگمان کردووە، هەروەها لەگەڵ گروپی دەنگخۆشی مەولانا ئینشاءالله بەرهەمی جیاوازتان پێشکەشەکەین. جا پێشەکی هەر عادەتی بەرنامەکەمان ئەچینە لای قورئان خوێنی لاو. کاکە هامنۆمان لەگەڵە. کاکە هامنۆ گیان سپاس بۆ ئامادەبوونت، بەخێر بێن، عەزێتماندان. کاتێ دەین بە بەڕێزت فەرموون. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. آمن الرسول بما أنزل إليه من ربه والمؤمنون كل آمن بالله وملائكته وكتبه ورسله لا نفرق بين أحد من رسله وقالوا سمعنا وأطعنا غفرانك ربنا وإليك المصير. لا يكلف الله نفسا إلا وسعها لها ما كسبت وعليها ما اكتسبت ربنا لا تؤاخذنا إن نسينا أو أخطأنا ربنا ولا تحمل علينا إصرا كما حملته على الذين من قبلنا ربنا ولا تحملنا ما لا طاقة لنا به واعف عنا واغفر لنا وارحمنا أنت مولانا فانصرنا على القوم الكافرين. جزاك الله. کاکام نوشیان سەر بمێنن دەنگە نێشێ. یا شێخ
بچینە لای جنای مامۆستا لوقمان عزیز عزیزتمان داوە بە خێراتنی بکەین. مامۆستا لوقمان فەرموو. استغفر الله جناب مامۆستا گیان سلام علیکم گیان خوای گەورە موفقتان کە ئینشاءالله السلام علیکم مامۆستای بەڕێز لای خواتان لەبێ یەخوا لەشتان ساغ بێ خوای گەورە موفقتان کە سلامت دنیا ڕەب مامۆستا گیان خوای گەورە لەتان ڕازی بێ خوا بەخێر بێن بخير بن يا اخوه ڕازی بێ ئینشاءالله مامۆستا گیان بەخێر بێن یاخوا داتەوە یەخوا دەستان خۆش بێ و لەشتان ساغ بێ ئینشاءالله خوای گەورە لەتان ڕازی بێ و دوعای خێرمان بۆ بەڕێستان هەیە پاداشتان داتەوە لەگەڵ ئەم برا خۆشەویستانە خوای گەورە لێتان قبوڵ کات و ئەم بەرنامێ بێتە توێشوێکی گەورە بۆ قیامەت ئینشاءالله تعالی. مامۆستا سالار من حەزەکەم لەوە پرسیارێک لە مامۆستا بکەین و ئێمە دەستجلاوە پرسیارەکە بەس ئەم دینە ئەم ئیسلامە یعنی خۆشیەکانی باشیەکانی چاکەکانی هەر تەنها بۆ مسلمان نییە وەختێ پێغەمبەر صلی الله علیه و سلم کە دراوسێکی جوولەکەی هەیە سیرەکەی چەند مامەڵەیەکی جوانی لەگەڵا کردووە وەختی ئیمامی ئەبوو حەنیفە کە ڕۆژێک کە گەڕێتەوە سیرەکە دراوسەکەی لە کۆڵانەکەیە کەوتووە و ئارەقی خواردووە و سەرخۆشە و دەمی جوان جوانە سڕێت پاکیەکاتەوە چونکە ئەم دەمە بەسەرخۆشی زیکری ئەڵڵای کردووە اینجا لە ماڵا یارمەتیەدا دوایی ئەم کەسە خۆی تەوبە ئەکاوە گەڕێتەوە وەختی ئەم ئەخلاقە جوانانە ئەم هەڵس و کەوتە جوانانەی مسلمان کاتێکە ئەینوێنێت وەختێک قورئانە مامۆساکە ئەم هەموو ئاەتە هەفەرمێت یا ئەیوهە الناس ئەی خەڵکینە ینی ئێمە مامەڵەمانی سەو کوردانەی خۆمان لە ئەوروپا بەڕاستی ئەوەی ملتەزیم و دیندارە و یعنی زیاتر ئەهلی نوێژ و تاعاتی خوایە ئەخلاقی جوانی هەمتر بۆ تەجێی سەرنجی خەڵکی ئەو وڵاتەش یعنی قەت خیانەتی ناکە قەت دزیەک ناکە قەت ناچێ شتێکە خراپ بێ بیکە ئەمە پەیامی ئیسلامە جا حەزەکەم جەناب پرسیارەکە لە مامۆستا جاوەڵا بۆ شتەکە و زۆر جوان من حەدیۆم نییە جەنابەت هەر یەکجاری و پرسیارەکەش بکە لە خزمەتە قوربان نەبا فەرموو یاشێک جا مامۆستای خۆشەویستمان بە ئیزنی جنابی مامۆستا سالار ئێمە چۆن یعنی لە جوانەکانی ئیسلام تێبگەین ئەم دینە چیمان فێرەکات چییە بەخشێ پێمان و چییە بەخشێ بە بەشەریەت والله مامۆستا گیان خوای گەورە پاداشتان داتەوە بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على أشرف الأنبياء والمرسلين سيدنا وقائدنا ونور أبصارنا محمد صلى الله تعالى عليه وسلم وعلى آله وأصحابه أجمعين إلى يوم الدين. پێشەشی لە ناخی دڵمەوە دوعای خێرم هەیە بۆ ئەم مامۆستا خۆشەویستانە خوای گەورە لەتان ڕازی بێ ئینشاءالله و دوعای خێرم هەیە بۆ ئەم کەناڵە مبارەکە بۆ ئەم بەرنامە جوانەتان بەڕاستی ئێمە شادین بەو کەناڵی بەڕێستان هەموو ئێواران ماڵەکانمان ئاوەدانە بە وتە جوانەکانی بەڕێستان و بە کەلامی ئەڵڵا جەلە جەلالهو بە مناجاتی ئەو مامۆستا خۆشەویستانە خوا لەتان ڕازی بێ و خوا لەتان قبوڵکە ئینشاءالله بە دڵنیاییەوە ئەم ئیسلامە ئەوەندە دینێکی گەورە و شامیلە پڕیەتی لە خێر و بەرەکەت کاتێک کە دەتەوێت یعنی بیر بکەیتەوە لە محیبەت و میهرەبانی ئەم دینە نازانی لەکوێوە دەست پێ بکەیت نازانی بەڕاستی باسی کام جوانە بکەیت کام دیوەی پێغەمبەری خوا هەڵدەیەوە صلی الله عليه وسلم کە هەر خوای تەعالا لە قورئاندا کە باز لەم نازدارەمان دەکا وما ئەرسەلناکە إلا رحمة للعالمين کەواتە ئێمە لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فێری ئەم جوانی و ئەو میهرەبانیە دەبین نافەرمێ رحمة للمؤمنين یان للمسلمين فەرمێ للعالمين کەواتە ئیسلامیش دینێکی کامل و شامیلە هەرچی جوانیەکانی سەر ئەم ڕووی زەویە هەیە یعنی ئەو کاتێک کە پێغەمبەر صلی الله عليه وسلم خوای تەعالا ئەم ئاەتێ و اليوم أكملت لكم دينكم پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ شتێک نەمابوو یعنی تەواو نەکرابێت إنما بعثت لأتمم مكارم الأخلاق يعني هم جواني كان هم شيرين كان لم إسلام دا هيا أنزا كدينا والصحابة يعني أوان جوينايكي بيغمبري خوان صلى الله عليه وسلم أوان جوان تر أداي أم ديني بيغمبري خوان صلى الله عليه وسلم شو رجل قالي دابونا يعني لخمي مسلمانان دابونا أوتا الصحابة كان بالشوازية يعني دروان موقفك بيغمبري خاصة صلى الله عليه وسلم رسول الله زور جوان تربوان بازكا لكاتي ذاك جنازيك ديانا لكات مسلماني جنية داش السوزيش بخوانا بردوا أهل دينك ترى بلان بيغمبري خاصة صلى الله عليه وسلم ناو مزقوتايو هل دسي لبري وهروها الصحابة كانج أوانج إزال لكاك هموتان حسن لبري إذا رأيتم الجنازة فقوموا
وتيان يا رسول الله خو أما نمسلمان ونا يعني أهل التزام ونا أهل السزدشة فرمي أفلا أكون نفسا فرمي أما نفسي نية خوا درستي كردوا يعني حتى وكل لقل كافرانيش دا أخوي تعالى كباسي لقرآن دا كبيغمري أخوة أن تبروهم وتقسط إليهم تبروهم معلومي زنابتانا إيوا أعلمترين لمن ما وصابر إذا كان تبروهم شيء بير بو دايكو باوكا يعني إنسان شون لقل دايكو باوكي باشا شون دا برحم بلقل دايكو باوكي وصاحبهما في الدنيا معروفة ولا تقل لهما أف هم جواني دايكو باو تفرمي لقل كسي ككافر بيدينيشا أواوا دبي شون لقل دايكو باو كدباشي دبي أم ينايب وكسي كي يعني بيدينيش نقلبكي كواتا أم كسي ككافر يعني أهلي ملة المسلمين يا أي شون هداية وربقريا إما قال من باش نبن لقالي زنابتان ما وصاي مزقود أهلي قرق ورا حساب قال قرق دا أدياني كتيري تدا باهما موريل يبكين باهما براسي سرداني نكين لكاتي ناخوشي والله مصيبتها لقالي نبين من روجي كي لقرق ما عند بداية كليبو أهلي الديني كتيربو وتيان ما وصا والله دايكي وفاتي كردوا بأهلي مزقود تموتم إن شاء الله دواي نوش دسين بولايان دسين لقاليان باش دار دبين وهروها الدلدانويان دكين بو أويك أوان أمر الله قوما بوي بزانن إيما براستي دمانوي أم إسلام رحمة بركته أم جواني جناي ما وصل برز الباسط كير خناك يهرب خمان بيه من ضمن أما برستان أو خوش ريسانه هم جوان لدين تيجيشتوينا جوان ويناي دين دكين إما قال نبي أو دين بجينين نبي تبليغ رسالة بكين ويخشونه ولا يخشون أحدا إلا الله ببيت رز همو من شوینو براسی پرسو سر خوشی من لیکردو سلام من لیکردو لو فاتحه من خویندو وکو چون لمسلمانان چون با تعزیه همان اداوینا من هنا بلام دواتر كتعزية كتاب وأبرا هاد ولام وتي هتامر دل مني إيوما وتي من نمزاني أو إسلام أو برحمته وتي بخوام زاني وإيوه هالرقتان لمنا بلام كإيوه هاتن ضد نوايتان كردم قصي خيرتان بو كردم لمجلس كذا أنزا مهرباني أو إسلاما بو دركوت ويأم إسلاما زور برخير وبركته حتى وكو بيغمري خواه صلى الله عليه وسلم معلومي برس أنا لمكة خاكي خويتي ولاتي خويتي بأنواع شواز ده الشار بدري ده كان بدلنا ولا برنامج كاني فيش ده برسان أماجتان بيداوا والله ميج موقف شيء مهرباني بيغمري خواه مبازغا صلى الله عليه وسلم كاتك بيغمري خواه بدري ده كان لاوازه يعني تسنكسي شيء ده غلا والله لو سري وكلا بيستي رمضان فتحي مكة دكا يعني ضلي أم أبو سفيانا وضلي أوان ده لكاتك ده لجورة وكباركاني قريش بو يعني دم بدست برا جوري أوان بو ضل أوان ده ترسيبو هاتبو لمال خوي ده نيدزاني خوي ندقر وكردوار ضل كنا مشكلة بو بقيسري نيدزاني تقول وتيان بيغمبر لقل صحابة كان هاتوا إيوه بكوجة زور يعني ترسيش زوري بو هات ولام رسول الله صلى الله عليه وسلم كاتك كفتح مكة دكا يكي للصحابة كان قصيك دكا بيغمبر إخوان نقدي لدقره أي السعدي كوري عبادة فرمي اليوم يوم الملحمة فرمي أمرو روجي طول السنوية والله أوان إيمان بدركر أزيت يعني اللي بشتي همينا بشكينين ها بيغمبري رحمة للعالمين تسم بجواني أو موقف راس دكاتوا فرمينا اليوم يوم المرحمة الله روجي مرحمة أمرو روجي مهربانية أمرو روجي أويا كإيما مهربان بين لغل أوان وهروها دستي خير وبركتي إسلام جينا ناو شاري مكوا زي أجر إما وكوان بين كواتا هيش ما نكردوا أجر كسي قصي خرابي بمنود منش هات مهمان آسي أو وكو أول الله من داوا كواتا تجاوزيني وان منو أوتيا كواتا مهرباني إسلام لو دقا داقيان بيغمري خواه صلى الله عليه وسلم فرمي أزت يكز ندان وهر كسي كيش كدجمناتي إما يكردوا بس لنا مالكي خوي دانيشه بخوا إما حق ما نبسريه ودي باريزين من دخل دار أبي سفيان فهو آمن فهو سما وصا آمن ها بيغمبر صلى الله عليه وسلم هر كسي يقول مالي بسيبو مالي أبو سفيان ها حرمتي أي شيء بارات فرمي هر كسي بسيبو مالك أو من حق مني بسريه كواتا أما قوري ومهرباني أم إسلامي ما وصاي برس ما وصاي برس أجر أو روجة بيغمبري خواه صلى الله عليه وسلم فرميتي اليوم يوم المرحمة أمرو بيسمان بس روجك بابايشي مسلمان إيمان دار خۆتە زانی بەڕاستی میدیایەکی زۆر لێ شاوێک لە میدیا خراوەتە گەڕ بۆ تێکدانی ئەم ئەخلاقە جوان ئەم میهرەبانیە ئەم ڕەحمەتەن للعالەمینە چی بکەین ئێمە وەکو بابای مسلمان ئەم دەعوەیە
بە شێوازی ئاکاری ڕەوشتی ئەخلاقی بگەینین بە خەڵک بۆی بیسەلمێنین کە بەڕاستی ئەم دینە ئەو دینەیە کە ڕەحمەتەن للعالەمینە چونکە وەکوتم غەرب و لێشاوێک لە میدیایی دەستەمۆی غەرب لە خزمەتەوەی ئەم دینە ناشرین کە ئەی ئەرکی هەر تاکێکی مسلمان و ئیماندار چۆنە بۆی پەیامەکەەوە خۆی بکە خی گەورە پاداشت داتە مامۆستا پرسیارێکی زۆر جوانە هەر ئەم بەرنامەی بەڕێستان و ئەم کەناڵە یعنی وەڵامێکە بۆ ئەو هەموو لێشاوی کە قسە بە مسلمانان دەوتێ مەگەر ئێوە نەهاتون جوانی ئەم ئیسلامە دەگەێنن مەگەر ئەم بەرنامە باز لە ژیانی پێغەمبەری خوا ناکەن سەڵ سەلەم مەگەر ئەم برا خۆشەویستانە وەصف و مەدحی پێغەمبەری خوا ناکەن سەڵ سەلەم ئەم مامۆستا لە قورئانەکەیەوە کەواتە مامۆستا بەڕێزەکان ئەوان چەندە هەن دەبێ ئێمە زیاتر هەبین دەبێ ئێمە زیاتر ئیسبات و زودی خۆمان بکەین دەبێت لە ڕێگای مزگەوتەوە لە ڕێگای مینبەرەکانەوە من وتاری ئەو عەسرم لەسەر ئەوە تۆمار کرد وتم خۆشەویستان ئەم دینی ئیسلامە چەنە عەزیمە ئەم شەو زیاتر خوای گەورەی ئەم ئیسلامە پێشانداین هەر لەگەڵ بارینی ئەم بارانە میهرەبانیە کە هاتینە دەرەوە هەموو جانمان بوو بە ئەو ماشاءالله کە ئەنەما ئەم شەوە گەورەکەی قەدر بووە ماشاءالله مزگەوتەکان بەرنەدەکەوتن بڕوات بێگەنجێک هات کە من بە مناڵی دەرسم پێی وتووە هاتە مزگەوتەکەم لە مێژ بوونم بینی بوو وتم خێر بوو هاتی ئێرە وتی وەڵڵاهی مامۆستا 3 مزگەوتم کردن جێگام نەبوو ئەوە چوارەمی مزگەوت و لێرەش بە 100 حاڵی جێگای خۆم کردەوەتەوە کەواتە ئەو وێنە جوانە نەقڵکردنی ئەم دیمەنە جوانە و ئەو مەنزەرە جوانە وەڵامێکە بۆ ئەوان کەواتە ئێمەش دەبێت ئیسبات و زود بکەین دەبێت ئەم میهرەبانی ئەم ئیسلامە بگەێنین دەبێت هەر یەکەمان لە ئاستی خۆمانەوە دەبێت ئەو ڕەحمەت و میهرەبانی ئەم ئیسلامە هەمومان بەپرسیارین تێیدا بەڕێزە لە ڕێگای سوۆشیال میدیاکەتەوە خۆشەویستێک لە ڕێگای فەیسبووکەکەیەوە ئەم لە ڕێگای میدیاکەیەوە چەندە ئەوان قسە بە ئیسلام بڵێن ئێمە زیاتر وەڵامیان دەدەینەوە یعنی چەندە ئەوان بەڕاستی هێرش بووە ئەوان بێنن یوریدونە لیطفئوا نور الله بأفواههم والله متم نوره خوا خۆی وعدی داوە ئیسلامە سەردەکە خوا خۆی وعدی داوە دەبێت ئەم دینە هەر لە بەرزێتی دابێ دەبێت ئەم دینە هەر لە جوانەتی دابێ نابێ بکەوێ دەبێت ساڵ بە ساڵ ئەم دینە بەرەو جوانی بڕوە کەواتە هەمومان دەبێت لە ڕێگای سیرەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە ڕێگای ئاکارە جوانەکانی محەممەد المستەفا صلی الله عليه وسلم ئەم میهرەبانیە زیاتر بگەێنین دەبێت زیندوو کەینەوە لە ناو خێزانەکانماندا بەخوا خێزانەکانمان زۆر پێویستی بە میهرەبانی و بەم ڕەحمەتە هەیە ئەی مەگەر خوای تەعالە لە ئاەتی زەواجە نافەرمێ وجعل بينكم مودة ورحمة دەبێت سەرەتای ئەم پرۆسەش هەر لەسەر ڕەحمەت و میهرەبانی بێ ڕەحمەتی خێزان چی مامۆستای بەڕێز ئەوەیە کە کاتێک ئەم ڕۆژێک کە عەقدەکە دەبەسرێ دەبێت ئەم خوشکە بەڕێزە بزانە کە تا ئێستا لە ماڵ لە لای دایک و باوکی بە لێرە بەدواوە سوڵتە و دەسەڵاتی ئەم چۆتە لای هاوسەرەکەی دەبێت ماڵەکەی بپارێزێ دەبێت ئاگای لە مناڵەکانی بێ پەروەردەی مناڵەکانی بکە بەڕەحم بێ لەگەڵ پیاوەکەی کاتێک کە شەو ڕۆژ سەرما و گەرما دەبینێ هزار ئەولادەکە لەسەر ئەسکەلەیە کرێکارە مامۆستایە لەسەر ئەم جادە ڕادەوەستێ بۆی مناڵەکانی بەخێوکە ئەیتخوا ئەمە ئەگە هاتە ماڵەوە نابێ ئەم ئافرەتە ئەوەندە ڕەسوڵڵا دەفەرمێت باشترین ئافرەتە و ئافرەتەیە کاتێک کە پیاوەکەی هاتە ناو ماڵەوە سەری دەم و چاوی کرد ئیدی ئەم دڵە ئاسوودەیی پێدا بێ کەواتە پێویستیمان بۆ میهرەبانی پێویستیمان بەو ڕەحمەتەیە ئیسلامیش هەمووی باسی ئەو ڕەحمەتەیە کەواتە دەبێت ئێمە بەهێز بین ئێمە قایم بین لە ئاستی خۆمانە وەکو نوێشخوێنی مزگەوت چاوکراوە بێ بەرچاو ڕۆشن بێ مامۆستای ئاینی بەرچاو ڕۆشن بێ بزانن لەکوێ قسە دەکا دەبێت ئەو شوێنەی کە بووی دەسێ بزانێت شوێنێکی ڕەحمەت و میهرەبانیە یان شوێنێکە وەک بەڕێزت فەرموود بە ئامانجگیراوە لە پشتەوە دێ سەرەتا هەنێ ئاەتی باز دەکا بەڵام دواتر بە شێوازێکی تر بەڕاستی وەجهەکە دەگۆڕدرێ یعنی پرسیاری بێمانە لە ڕەمەزاندا دڵی مسلمانان بەڕاستی بەرتەنگ دەکرێ بەر لە ڕێگای کۆمەڵی قسەوە لە ڕێگای کۆمەڵی ئەعلامەوە لە ڕێگای کۆمەڵی سوۆشیال میدیاوە کەواتە بوونی ئێمان ئیسبات وجودی ئێمە زیاتر میهرەبانی ئەم ئیسلامیە دەگەێنێ خۆشمەوەسا بەردەوام بین بە مناجاتێکیش پێشکەش بە بینەرەکانمان بکەین کاکە میهران کاکە میران چوو بە ناو قوڵایی بابەتەکە و بە هەر بێەوەی ئەومەلای شارێک برادێکی خۆشەویست و گەنجی وازان منتەقەی گرمیان و کەلار وە شوێنانە بێت کاک محەممەد هەڵەنە بم نازناوەکەی ماتیە ماتی شارەتان پێشکەشەکەم سەبارەت بە لەیلەتول قەدر لەیلەتول قەدری من و دڵدارما
تا سبارم آرزوی دیدارما ليلة القدر منو دلدارما تا سبارم آرزوی دیدارما ناخوم یعنی كبداري شوا وقتی رازو ميلي قرمي يارما دستي كرتو پرنياز رفعي حضور بو نجاتي آخرت هاوارما تو كريمي عادتت بخشينها بپنامو هر پناي تو چارما ليلة القدر منو دلدارما تا سبارم آرزوی دیدارما ليلة القدر منو دلدارما تا سبارم آرزوی دیدارما ليلة القدر منو دلدارما تا سبارم آرزوی دیدارما تا سبارم آرزوی دیدارما ناخوم یعنی كبداري شوان ناخوم یعنی كبداري شوان وقتی رازو ميلي قرمي يارما وقتی رازو ميلي قرمي يارما ليلة القدر منو دلدارما تا سبارم آرزوی دیدارما ليلة القدر منو دلدارما تا سبارم آرزوی دیدارما تا سبارم آرزوی دیدارما دستی کرتو پرنیاز رفعی حضور بو نجاتی آخرت هاوارما تو كريمي عادتت بخشينها تو كريمي عادتت بخشينها بپنامو هر پنای تو چارما بپنامو هر پنای تو چارما ليلة القدر منو دلدارما تا سبارم آرزوی دیدارما ليلة القدر منو دلدارما تا سبارم آرزوی دیدارما تا سبارم آرزوی دیدارما تو كريمي عادتت بخشينها بپنامو هر پنای تو چارما وك زليلا گیری نفسي سرکشم وك اسيرا خاسته و بیمارما لطفی توم گرله بره چیبکم امن لطفی توم گرله بره چیبکم امن ناکره به تو چه کس هاو یارما ناکره به تو چه کس هاو یارما ليلة القدر منو دلدارما تا سبارم آرزوی دیدارما ليلة القدر منو دلدارما
زانە و نەقسم هەیە یارە دەستی لۆتفی تۆ سەتارمە یارە دەستی لۆتفی تۆ سەتارمە باخە دنیا ماتیا تەقوایە گوڵ باخە دنیا ماتیا تەقوایە گوڵ لەزەتی نەفست پەڵاش و خارمە لەزەتی نەفست پەڵاش و خارمە لەیلەتول قەدری من و دڵدارمە تا سەبارم ئارەزوی دیدارمە لەیلەتول قەدری من و دڵدارمە تا سەبارم ئارەزوی دیدارمە تا سەبارم ئارەزوی دیدارمە الله ئارەزوی دیدار الله خير يا شيخ وابزان سوکانەکە و داهاتە دەست من يا شيخ هەمووی بۆ تۆ دەست خۆش بێ خزمەت لەسەری تۆ فەرموو هەڵە نەبم ئیمامی عەلیە یا شێخ ئەفەرمێ ئەگەر پاشا و گەداکان بیان زانایە چێژی ئەم ئیمانە ئەگەر هەڵەم ئیمامی عەلی وابزانم ئەو ئیمانە چ چێژێکی داوە بە دڵ و دەروونمان هاتن بە شمشێر دڵیان قاژە کردی جاما وەسامەیە بزانم ینی بۆی ئەم دینە ئەم چێژە بڵاو بێتەوە لە مشتەمەعە هەر ئەرکی مامۆسایانی ئاینیە هەر ئەرکی ڕابەرانی ئەوانن کە خۆیان یەکلا کردوتەوە بۆ خۆی یاخود نەخێر ئەرکی تاک تاکمانە مامۆستاک لە قوتابخانەکەی بە ئاکار و ڕەوشتی جوانی بە خوو ڕەوشتێکی جوان لەگەڵ تەلەبە و هاوپیشەکانی دکتۆرێک لە کلینیکەکەی خۆی مۆزەفێک لە ناو دایرەکەی خۆی بە ئاکار و ڕەوشتی خۆی ینی نمایندەیەکی کردووە یا شێخ ینی ئەوانی دیکە حەز بکەن وەکو ئەوانیان لێبێ ئەمە فەرز نییە لەسەر ئێمە و بابایشی ئیماندار بۆی ئەو ئاکارە لە خۆمانە ئەوەندە جوان ڕنگ باتەوە بۆی خەڵک تەمە نابکەوەکو بابایەکی ئیمانداری لێ خی گەورە پاداشە داتەمام سەساراجان وڵا پرسیارێکی زۆر جوانەکە بە دڵنیایەوە پرسیارە ناخی خۆمدا بوو کە زۆر لە مێژە حەز دەکەم بەڕاستی وەڵامی بدەمەوە کە ئایا ئەم دینە تەبلیغی ئەمری سالەتە تەنها لەسەر ڕەمزێکە لە کۆمەلگادا یان تەبلیغی ریسالە و ئەم دینە بۆ هەمووانە ئەگەر بچینە خزمەتی قورئان خۆی وەڵاممان دەداتەوە ومن أحسن قولا ممن دعا إلى الله لێرەدا وشەی منی بەکارهێناوە من عمل صالحا هەر کەسێک زنای مامۆستا خۆ ئەگەر بەس لەسەر پێغەمبەر واجبایە بەخوا برا دینی ئیسلام ڕۆ نەدەگەیشتە دەستی ئێمە یخۆ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم تەنیا بە موقعێکی جوغرافی پێڕاگەیشتووە لەوانەیە مەدینە و هەرێک لە ئەطرافی ئەو منتیقەیە بەڵام ئەو عالەمی سەر ڕووی زەویە یعنی ئەم دنیا گەورەی ئێستا بڕۆتیدا ئەمە کوردستانی خۆمانە لەو ئەفریقای ئێستا خەڵکی وا لەوێ دەعوە دەکە دیندار یعنی خەریکی تەبلیغی ریسالەتە بۆیە ئەو ئاەتە وەڵامان دەداتەوە من عمل صالحا بە دڵنیایە یەکێک لە هەرە گەورە عمل صالحەکان گەیاندنی ئەم ریسالە و ئەم دەعوەیە یعنی لەسەر هەمومان واجبە بەخوا یعنی هەتاوەکو لە ماڵەوە لە ناو خێزاندا هەر کەسێک کە بتوانێت ئەم جوانیەم ئیسلامە بگێنێ واجبێتی دەبێ بگێنێ و تاوانبار دەبێت لە نەگەیاندنی لەوانەیە مسلمانێک کە ڕۆژگارێک تو هاتووە مزگە و جۆ لە وتارێکی جوان بووە بەخوا واجبتە کە چوە ماڵەوە بە خێزانەکەتی بگەێنی کە جوێ لێ نەبووە واجبە لەسەرە کە لە مەجلیسێکدای ئەم مەجلیسە خەریکە تەوجیهی بەرەو خراپ بڕوە تۆ یەکی دیندارێکی لێیە مسلمانێکی لێیە ئەهلی خوایەکی لێیە خوشکێکی بەڕێزی لێیە دەبێت ئەم دینی خوایە لەسەر هەموو کەس بە بگێنێ هەم واجبە ئەنجا ڕەسوڵ الله دەفەرمێن نەضر الله امرأ سمع مني مقالتي یاخوا ئەو دەم و چاوە نورانی بێ یاخوا ئەم دەم و لەفظە شیرین بێ کە فەرمودەیەکی من دەگەێنێ صلی الله عليه وسلم بەڵام وەکو خۆی نەک زیاد و کەمی بکە جوان کەواتە ومن أحسن قولا ممن دعا إلى الله دەبێت چوتێک لە متەگەورەتر بێ نییە لە متەگەورەتر چی بکەی دعا إلى الله و هەروە خەڵکی بانکەی بەرەم ئەم ئیسلامە بەرەو ئەو جوانێ بەرەو ئەو میهرەبانی محەممەد المصطفى صلى الله عليه وسلم والله زۆر زەرورە هەر کەسێکمان کە قسەیەکی خێرمان دەڕوا لە بازاری کۆمەڵە کارمەندن لەبەر دەستدایە ئەوە جێگای خۆیەتی تۆ ئەم کارمەندانە لەگەڵ ئیشەکەدا فێری دینداریان بکەی دوێنە شەوێ برایەک تەلەفۆنی بۆ کردم کە مەطعەمێکی هەیە کەسێکی خێرخواز و خواناز
وتی مامۆستاجان من کارمەندەکانم وعدم پێداون لە ڕەمەزاندا واللهی هەموو ڕۆژێ دیاری تایبەتان دەدەن بە زۆرم تەڕاویحەکانم لەگەڵ بکەن. چەند مهمە ئەوە دەعوەیە. وتم والله تۆ هەم کەسابەتەکەی هەم دەعوەش دەکەی. وتی پێم وتونە جمعان لە کاتی جمعەدا هەچی بسێ بۆ نوێژ و جمعەکەی بکە وعد من دیارێکی تایبەتی دەدەمێ، یان ئەو ڕۆژە من پارەکەی بۆ زیاد دەکەم. کەواتە ئەوە گەیاندنی دینە، دەبێ هەمومان بیکەین هەر کەسەمان لە ئاستی خۆمانەوە، يعني كم نية نابي بكمي بزانين الذين يبلغون رسالات الله ويخشونه ولا يخشون أحدا إلا الله. كاك والله إما هر بيرا ناقم بتني إما وصي آيني إما تني مزقوت من هي سأمسكوي إيوة سن مباركة. يعني أجر من بز مزقوتكي خوم أجر بيتو بز للسليماني دا أو موقع جملة بقريه يسال الرجاي أو سكوي جوانو هم كردستان جملة دقريه لو أنا ولاتان لدرو جملة دقرن لو أنا أجر بيام ودينداريكي من بعض مزقوتكي من دارية أو أجر بيت ولا الرجاء إنترنتك ولا أوروبا وخلق جملة دقيقة بس كواتا دبي أم مهربانية واجبي همولاك إمام ابن تيمية فرمي والله دعوة لسر همو كزواجبة هر فرد مسلمان بي سوزب وخوا برد بي ديني خوا بقيانيا بلان ديني خوا بأراسي خوي بمشي وازبي كبيغمبري خوا قيان ديوتي رق نبين تون نبين قسما ناشرين نبي وإيما ببين قدوة كاتق أو دينداري من جوانا كمن خوم قدوة بم أنجا خلقي اللي موردقريا من لقرق دا ما مصامة خلق سيري أفعالم دكا سيري كردو كانم دكا أي تسن ناشرين من إدعاء دين إسلام كم إدعاء أم مهربان يبكم بلام خوم مهربان نبم بلام لرقاتا كاتق كده اسمه مزقول لدواي مزقول ويناي كتير بكم زبانا موكو ناو محرابا كم نبي قصة كان موكو ناو سوشيال ميديا كم نبي جوان موصى عفو موصى هو جناب فرمود حتى آياتك القرآن كأفرمي خواي جورا بيغمس صلى الله عليه وسلم ولو كنت فظا غليظ القلب لانفضوا من حولك لكاتك بيغمس صلى الله عليه وسلم قد أم أخلاقي نبوك توربي يا ناو تشاو بعد بيك بلام هر تأكيدا كخواي جورا إما قدارك أو بيغمر مهربان خبران بربو بيغمس ما فرمي أبي إما لكاتك موسى أمام جناب الأماجر بشتكر كزور وردة براسي أبي الزور دستا بقرينتيا أبي شوية خو جياكردنەوە و خۆ کەنارگرتن و گروپ سازکردن بەوەی کە تۆ لە مجتەمع بپچڕیت. یعنی سە بۆ نمونە ئێمە کۆمەڵی مسلمانمان هەیە ئەم مسلمانانە بەس لە ناو یەکا ژن خوازیەکەن بەس لە ناو یەک بە مسلمان خزمەتی یەکەن سەلام زۆر لە خەڵک ناکەن ئەمە چ جۆرە دینداریەکە ماوەسا تۆ بەشێک لە ئیسلامەکەی ئێمە بریتێ لە سەلامکردن لە خەڵک چ جۆرە دینداریەکە وەڵام من سەلام لە فڵان ناکەم یایتە مزگەوت فڵان لە ئەوەی تەنیشتم سەلامی لێ ناکەم یا ئەوی تر بەڕاستی ئەمە ناشێ من سەلامی لێ بکەم ئەمە چەندێ زەرەری لێیاوی یعنی ئینسان کەسێک جاری وایە ماوەسە گەنجێکە کە ماوەسە سەلا پێشەوەی دینداری بکات و نوێژکە و عیبادەتکە کوڕێکی زۆر ساڵحە لەگەڵ دایک و باوکیان لەگەڵ خوشک و براکانیان لەگەڵ خزم و کەسوکارە تێکەڵە لەگەڵیان کە یەک بۆ دینداری وشکە بێ وای لێ جەسەلام لەو ناکە ئەو بۆ مشریکە زانێ و بە کافرە زانێ ئیتر شەڕە فرۆشی لەگەڵ دایک و باوکیان ئەمە چەندێک دژە بەم تەعالیمە جوانەی ئیسلام کە پیان سەڵم هێناوێتی ئەمە چەندێک نەفسێت و ئینسانی یعنی چۆن ئەڵێت طبیعەتەکانی ئینسان خۆیەتی لێی بۆ بە دین نەک ئەوەی کە ئەمە دین بێت طبیعەتی ئینسانێکی ترە کە بۆ مامۆسای من ئەمی کردو بە دین لەسەر منە چۆن ئەمە ڕاستکەینەوە خوا پاداش دەداتەوە مامۆستاجان بەڕێزت ئاەتێکی زۆر جوانت بەرخستینەوە دوو تەوەرەی جوانت بەڕاستی وروژان یەکەمینیان لەسەر داعوە دەبێت چۆن بکرێ و هەروەها ئێمە دەبێت چی بکەین سەبارەت بە داعوە ئەم ئاەتێکە خوێنتەوە ولو كنت فظا غليظ القلب لانفضوا من حولك وەک فەرموود من دڵنیام ئەمە لەگەڵ پێغەمبەری خوای صلی الله علیه و سلم بەخوا لەگەڵ ئێمەیەتی چکە پێغەمبەری خوا زۆر زمانی شیرین بووە زۆر جوان فەرمودەکانی گەیاندووە یعنی وەرە حەسانی کوڕی سابتێک زۆرێک لەو شاعیرانەی کە کەس پشتی لە پشت نەدا و بەڵام کاتێک کە دەچێتە مەجلیسی پێغەمبەری خوا بە قسە جوانەکانی دەفەرمێ واللهی ئەم قسانە بە قسەی بەشەر نەدەچون ماشاء الله هەم یعنی سەری سوڕما هەر لەوێ ئیمان دەهێنێ بۆیە ئەگەر پێغەمبەری خوا زبانێکی زبر و ناشرینی بەکارهێنابە بەخوا ئێمە سەری لەدانە دەنیشتین ئەنجا جەنای مامۆستا خوای تەعالا وێنای پێغەمبەرێکی ترمان بۆ دەکات لە قورئاندا حەزرەتی موسا دەفەرمێ فقولا له قولا لينا خوای تەعالا کە موسای ناردووە بۆ ئەم قەومە فەرمووی تۆ بڕۆ بۆ لای فرعون کەسێکە و دەسەڵاتی هەیە و بەڵام وریابە کە چووی بۆ لای نەسیحەتی دەکا قەولا لەینا
نەسی کە ئەو قسەی ناشرینی کردووە بێ هەمان ئاستی ئەو الله نەکەی کە ئەو هات قسەی بە دینەکە دوێت تۆش قسە بە عادەت و تەعاریف و شتەکانی ئەو بڵێ نا تۆ هەر لە ئاستی خۆتا بمێنەوە خۆی گەورە ئاگادارەکە فرعون ئەنا ربكم الأعلى بە میهرەبانی تۆ بچێ دیوەخانەکەی ئەو تۆ دەبێ مەمنون بی کاتێک کە خەڵک بێتە سەر ئەم دینی ئیسلامە دەبێ بە ئەخلاقی جوانمان بیگێنین ئەوە ئەم خاڵیان وزنای ماوەسا خاڵی دووەمینیان بەداخەوە والله ئێوەش پەتایەکی گەورەی لە ناو موسڵمانان پەیدا بووە الحەمدوللا ئەگەرچی ئێستا تۆزێک کاڵ بۆتەوە بەڵام ماوەیەکی باو بوو کە کابرا هاو فکرم نەبێ هاو دیدم نەبێ هاو عەشیرەتم نەبێ هاو خزمم نەبێ نەسەلامی لێ دەکرد و نە بەڕاستی قسەی لەگەڵ دەکرد لە مزگەوتا زاری وە بۆ ئەو پەتایە هاتبوو ناو مزگەوتەوە والله ئەوەی کە هاو فکرم نەبێ لە تەنیشتی ڕناوەستێ ئەوە کوێی دین فێری ئەوە کردووە ئەوە لە کام ئاەتی قورئاندا هاتووە یان لە دوایەوە نوێژ ناکەم لە دوایەوە نوێژ ناکەم والله برای لە یەک فەرمووی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەوە نییە ئەسڵاً رسول الله صلی الله عليه وسلم کاتێک کە معاذ دەنێرێ دەفەرمێ يسروا ولا تعسروا بشروا ولا تنفروا وهروها هول بدا أي معاسودة تجيبنا أو قوم بانجان لكي برو إسلام واليابة بشروا مجد بخشبة كان قصاني جوانا أو بقينا تنرو نبي كتنرو بي أوان رادك لم إسلاما كواتا زور قرنقا إيما أم مهرباني أو قوريا بقينين بهمو عالم همو خلق ما خوش بيه إيما لمزقوتا دائما ضليم ڕحمەتی خواتان لێبێ پێنج فەرزە لە مزگەوتە دەڵم ڕێک ڕاوەستن بۆ شایەکان پڕکەنەوە چەندێک دڵمان لەگەڵ یەکتری بێ و برایەتیمان باشتر بێ بەخوا نوێژەکەمان دروستە لە لای خوا چەندێ ڕیزەکانمان ڕێکتر بێ و دڵمان لەگەڵ یەکتری بێ و برایەتیمان باشتر بێ نوێژەکەمان لای خوای گەورە دروسترا کەواتە خوای گەورەش ئەو نوێژەی ناوێت کە من ئەوەی لە تەنیشتم ڕاوەستاوە بە غەرەزەوە سەیریکە ماوەستا ڕقم لێی بێ ئەم ڕقمێنە ناو مزگەوتەوە کاکە والله بەم شێوازە ئیدعای دینداری مەکەن بەخوا لە ماڵەوە دانیشن باشترە زانە کام موقیفی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە سەحابەت و ڕەبووە کابرا دی بۆ ناو مزگەوت لە ناو مزگەوتە دیت خوا ئەوە لە ناو مزگەوتی ئێمەدا ئەوە ڕوودا خەڵک چی لێ دەکا دی لە ناو مزگەوتە حاجەتەکەی خۆی جێبەجێ دەکا باشە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەست شۆرەکە لە ناو مزگەوتە دەکا لە ناو مزگەوتی مەدینەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم صحابە خەریکە تووڕە بن شمشێر دەربێنن بیکوژن ڕسوڵ فەرمێن نا لیگەڕن ئەنجا دێبانجی دەکا دایدەنیشێنێ و هەر لەوێ کابرا موسڵمان دەبێ دەڵێ والله ئەگەر بێت و ئەو تونڕە من نەمزانی ئێرە مزگەوت و شوێنێکی ئەو مبارەکە بەڵام ئەگەر بە قسەی ئەو سەحابانەم کردبە دەبوو من لە دین ڕاکەم بەڵام کە تو ئەوەندە بە میهرەبانی قسەت بۆ کردم وای لە من کرد من شاتمان بێنم ماوەسە ئێمە ماوەسە سەنا لە مزگەوتە ینی وامە لێ هاتووە ئیسام يعني زۆر قورسە ئەم مامەڵەیە ینی وەرە تۆ بچیتە ناو مزگەوت دڵی ئیسراحەت نەکا کە شوێنی ئیسراحەتی دڵە بەڕاستی گەنجێکی مسلمان بۆ منی باس کرد وتی ڕۆژێکیان چوومەتە مزگەوتێک نوێژم کردووە وتی کەسێکی ینی بە هەیئەت و سوڕەت و ئەمانە زۆر مولتەزیم و دیندار و ئەمانە دیار بووە بە تەنیشمان نوێژی کرد وتی بێ کۆ نوێژمان کرد دوای سەلامەکە ئەم ناسی ئەو ناسم ئەمانە سلامێکم لێ کرد یۆڵا کاکە گیان برا گیان من حەزەکەم تۆزێ نەسیحەتی جەناب بکەم بتم فەرم بوو بران نێژ مەراسی وتی ئێمە بەیەک و نوێژمان نەکردم با جەماعەتەوە بەیەک و ڕز نوێژەکەین وتی حوتی وت هەشتی وتی تۆ لە ناو نوێژەکە لە ئەتەحیاتە لە دەستگرتنە لە پەنجە جوڵاندنە لە نازام چییە حوت مخالەفەت هەبووە لەگە سنەتی ڕەسوڵ الله ناگونجێ وتم دەبامی یەکشت بە تۆ بڵم تۆ نە منە ناسی یەکەم جارە بە گەیشتوین اینجا سێهەم ئەرێ تۆ نوێژە کردویان ڕاقبی منە کرد ڕاستی مامەسە ئەمە کەی نوێژە تۆ بەڕاستی بچیت ینی مراقبی خەڵکی زانی چۆن نوێژەکە بزانی ئەمە لە جەماعەت و گروپەکەی خۆتیا لە ینی ئەمە کەی دینداریە بەڕاستی کەی داوای بۆ لەبەرەوە بەشێک لەوەی کە ئیسلام شیرینی و جوانەکەی لە دەستداوە ئێمەی مسلمانان خۆمارین ڕحمەتی خوا کەمتر دوژمنەکانە ماوەسە دوژمنانی ئیسلام جەناب ئاماژە بە شتێک کرد زۆربەی هەر زۆری جیهانی ئیسلامی بە شمشێر نەگیراوە تاجیری مسلمان و فلانی مسلمان و دیندار ئەخلاقی ڕەوشتی جوان یەکێک لەو پیاوانەی کە لە ئەوروپا لە ئێستا لە ناوەکەی و ئەزانم بیرم نەماوە محەممەد زۆر مەشهورە کوڕێکی گەنج بووە ئەم کوڕە گەنجە مامۆساکەی پەروەردەیەکە بەچی پەروەردەیەکە یەک قسەی باسی ئیسلامی وە نەکردووە بەسکو هەموو ڕۆژێ چۆ لە دوکانەکەیە لە فەڕەنسا چۆ دزی لێ کردووە مناڵ بووە دزی بسکی توشتەکانی لێ کردووە و ئەمیشیی نەوتە پێشی زانیوە لە ئەخیرە ڕۆژێکیان
چاوی لەسەریە بێت ئەچێتە دەرەوە هیچ ناباڵە ڕۆڵە بۆ مسکیتەکان لاگری ئەڵێ بۆ تۆ زانی تایساڵ هەموو جارە پێم زانید هەڵیگرە وردە وردە ئولفەتیاتێ ئەخیری ماوەسا ئەم پیاوە تەمان چیرۆکێکی زۆر دوور دێژەم ئەخیری ئەم پیاوە بە چییە ئەزانێکە ئەم صاحب دوکانە ئیبراهیمی ناو بە شێخ ئیبراهیم مسلمان بووە بەوەیە کە ئەڵێ هەر کێشەیەکمە بوو ئەچوون بۆ لای ئەموو کێشەکەم بۆ حەل بکە چارەسەر بکەم ئەی بێسەبا لەم کتێبا سەیریکی کەم کتێبەکەی کردو نیشێ و دەمە قورئانە تۆزشتی و باسە کردم و ئیتر دوایی من ئیسراحەتمە کرد کێشەکەم ناما مشکل ئەڵێ لەگەڵ دایک و باوکما کێشەم هەبووە ئەم کوڕە جوولەکە بۆ مناڵە کە ئەمرێت بە کورتیەکەی بە ئەمرێت دوایی دەرەکەوێت کە ئەمە ئیسلام بۆ قورئان بۆ ئەمەی پەروەردە کردو ئەم کوڕە لە شوێنی ئەم پیاوە دوکاندارە مامۆستا ئەبێتە مسلمان 6 مليون كز لأفريقيا على سد السيوم سبحان الله اللهم صل على محمد وعلى آل محمد وشي نود بلا بس لو كتابها پروردي ام يكرد ام نيزاني او شتچيه كدواي قراوتي جا ام قرآن سيدك يك نامشي بو نسيل لنا قرآن قال هم كشكان آل رام چارسم كردو بس دواي ام قرآن سبحان الله جزاك الله خيرا ما وساجن بخوا بابتي كي جوان دروجان خوا جزاء باتوا ما وساكات من كما بلام حەزەکەین کۆتا قسەت لە خزمەتاندا بۆ ئامۆژگاری مان بکەین بۆ تەواوی مسلمانان چی بکەین بۆەوەی کە بەڕاستی لە کۆمەڵگەیە شتێک نەکەین بەهۆی ئاکاری ناشرینی خۆمانەوە ئەم ئیسلامە جوانە ناشرین بێ یان خەڵک لێ بتۆرێ خوا پاداش دەداتەوە مامۆستا گیان واللهی مامۆستا گیان زۆر گرنگە ئێمە لە ڕوو کەشگەرایی بینە دەرەوە یعنی زیاتر ئیهتیمام بە ناخمان بدەین ئیهتیمام بە هەڵس و کەوتەکانمان بدەین ئێوە دەزانن خەڵکێکەیە عابیدە و خواناسە و شەو ڕۆژ خەریکی خواناسیە بەڵام ڕەسوڵ الله دەفەرمێ بحوسنی الخولقی بە ئەخلاق و مامەڵەی جوانی پاداشتی زۆر زیاتر لە بە قسە شیرینەکانی یعنی ئیسلام ئەوەندەی کە باز لە دڵ و دەروون دەکا ئەوەندە باز لە هەڵس و کەوتی ئینسانی مسلمان دەکا ئەوەندە باز بەڕاستی لە ڕووکەشگەرایی ناکە زەبان بەهال لە ڕیزی پێشەوە بم بەڵام کە وەک ئەو مامۆستای ئەم برایە هاتوۆتە تەنیشتی و لە یەک نوێژێکدا هەش هەڵا یەکەواتە دەبێت ئەم نوێژە ئەم قوربەسەرە فاتیحای چۆن خوێن دەبێت یعنی دەبێت لە نوێژدا ئەمە یەک ئەمە دوو ئەمە سێ ئەمە چوار کوڕکاکە دین زۆر لەوە گەورەتر من زۆربەی جار دەڵێم بەعزە خەڵکێک تونی دەکاتەوە دیڵە شان بێ قاز بێ کوڕ دەڵێم والله ئێوە دڵتان یەک بێ خوای گەورە ڕیزەکەتان بۆ چا دەکات بەس ئێوە دڵتان لێ ئیستەووا واعتەدلوا ولا تختلفوا فتختلف قلوبكم ئێوە جارێ دڵتان دا یەک بێ دڵتان لەگەڵ یەکتری بێ لەگەڵ یەکتریدا جوان بن ئەنجاداتر خوای پەروەردگار بە دڵنیاییەوە هەڵەوکەم و کورتەکانیمان بۆ باش دەکات کەواتە مامۆستای بەڕێز پەیامی من ئەوەیە ئەم ئیسلامە ڕەحمەتە لە هەموو حاڵەکاندا ڕەحمەتە هەتا وەکو لە ڕەمەزاندا ئەم ڕۆژەی ئێمە واللهی ڕەحمەتێکە بۆ ئاغا لە خەڵقی فەقیر و هەژار بێ ئەوە تا ڕەمەزان دێ دەفەرمێ پێش ئەوەی جەژم کەی دەبێ هەموو کەس بەڕاستی زەکاتێکی فطر بدا دەبێ زەکاتی فطر ئاغا لە خەڵقی فەقیر و هەژار بێ زەکات هەر بۆ مەسلحەتی فەقیر و هەژارە لێرە جەژنی قوربانە دێڵا حیوانەکە سەر بڕۆ ئاغا لە خەڵقی فەقیر و هەژار بێ یعنی گشتی ئیسلام هەمووی مەسلحەتە بۆیە ڕەسوڵ الله صلی الله علیه و سلم فەرمووی لیان پرسی یا ڕەسوڵ الله باشترین و گەورەترین کردەوە لە لای خوا چییە فەرمووی ئیدخال السرور في قلب المؤمن ئەوەیە تۆ دڵێک مردووە دڵێک پڕێتی لە ناڕەحەتی و مصیبەتی تۆ بتوانانی قسەیەکی خێر دڵخۆشیە کوڕە قسەیەک بێ دەمی بە پێکەنین بێنی ئەمڕۆ تەنمیەی بەشەری دەڵێ ئەگەر بتەوێت لە ڕۆژێکدا خۆشبەخت و ئاسوودە بێ هەوڵ دە سێ کەس پێکەنین بێنە یعنی دڵی سێ کەس خۆش بکە با بە قسەیەکی میهرەبان بێ با بە تەوقەیەکی جوان بێ والله خەڵقی وایە التیزامی دینی زۆریش نییە و بەڵام یعنی لەوانەیە لە ڕوو ڕووکەشەوە زۆر ئەهلی ئەوە نەبێ بەڵام واللهی لە دڵەوە زۆر لای خوا لە خەڵقانە گەورەترە حفاة يتطاولون في الرسول صلى الله عليه وسلم هي جني دراوة يعني بيخواسة بلام كدعاء بك بلا خوايا سوين دخون دبي أوشتن بي أو خواي پروردگار داواقي بدينة دي دست خوش جناي ما وصل وزواتو كاكا همنو چند خلقي كتير دين ببرزت برنامج كمان منور بك 10 كتير ما بو بخينا خوازواتو يا ربي الله يخبرك إن شاء الله أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم إن الله اصطفى آدم ونوحا وآل إبراهيم وآل عمران على العالمين ذرية بعضها من بعض
والله سميع عليم إذ قال امرأة عمران رب إني نذرت لك ما في بطني محررا فتقبل مني إنك أنت السميع العليم فلما وضعتها قالت رب إني وضعتها أنثى والله أعلم بما وضعت وليس الذكر كالأنثى وإني سميتها مريم وإني أعيذها بك وذريتها من الشيطان الرجيم فتقبلها ربها بقبول حسن وأنبتها نباتا حسنا وكفلها زكريا كلما دخل عليها زكريا المحراب وجد عندها رزقا قال يا مريم أنى لك هذا قالت هو من عند الله إن الله يرزق من يشاء بغير حساب ئەی جەزاکە الله زۆر بازراتە کاکامنەوە خۆش ژیان قوربان. مامۆستا گیان خۆشحاڵ بووین کاکامنەوە زۆر سپاس مامۆستا لوقمان گیان خۆشحاڵ بازارتان باتوێ یا ڕەبی خی گەورەتان ڕازی بێ عزیزمان مامۆستا دوعای خێرمان بۆ بەڕێستان یاخاوێ خی گەورەتان سپاس قبول بکە قوربانم. ان شاء الله چۆن لێرە کۆی کردوونە ئەوە لە خزمەت پێغەمبەری خاکومان کاتێ صلی الله علیه وسلم خزمەتان مامۆستا گیان هەموو هەردێ قوربان دێ خوات زاتان بات و ئەمرا خۆشەویستانە ئەلێرەوە خواحافزەتان لێ دەکەم یاخوا دەنگتان مەڕزێ ان شاء الله مامۆستا گیان خوا پاداشت داتەوە ئەستەغفر الله دوعای خێرمان پێویستە خوات زاتان باتەوە خی گەورەتان قبول بکە مامۆستا عەفوەن خوا عەزیەتان کێشا ببوورە اعتذارم يا قربان کاکامنەوە ژیان پاپیسان بێ سەر چاوەکەم خێر بێ ناخوات خوات زاتان بات فرمو كان رحمة یا شێخ بۆ نایتێ هلا والله من بەدەم مایکێنانەکەەوە عزتنا وەرەکەمان ما وصيان وعزتنا دانیشی قربان ما تۆزە منیش ئەجرم دەستکەوێ إخوة سلامتك ئەوە لە 15 ساڵ لەمو پێش لە کتێبێکەوە بزانم کتێبەکەی بەڕێز ئەنداسیار عوسمان بوو والله بەسەراتێکی حەقیقی نووسی بوو ئەڵێ دوو کوردی خۆمان خەڵکی ئەم شاری سێمانی ئەچن بۆ بەریتانیا بۆ خوێندن هەردوو بڵن هەردوو هاوسەرەکە بۆی دکتۆرا بخوێنن لەوێ جیرانێکیانە بێت جیرانەکە مەسیحیژە بن ژن و مێردێکە بن ئەڵێ هەموو جارە خێزانم کە یاپراخیە کرد ئەچوو قاپێکی بۆ بردن تر حەزمان لە خواردنە کوردەوارەکان بووە ئیتر هەر خواردنێک بووە بیزانیە بەدڵی بووە ئەی بر بۆ جیرانەکەشمان بەشی ئەوشێدا ئەڵێ زۆریان پێسەیر بوو دوایی تی جارێکیان کۆبووینەوە لە شوێنەکە وتی ئێوە شتێکتانێ ئی خۆتانەی بەخشن ئەوە چی پاڵنەرتانە ئەوە ئەو خواردنە بە دڵ و بەژیان نەزانین خواردنێکمان بۆ هێنن کە بە دڵ و بەژیان نەزان تایبەتە بەشیەکەن لەگەڵ ئێمە ئەو پاڵنەرە چیوە ئێمە مسلمانین ئەجری جیران لای ئێمە زۆر گەورەیە هەر کەسێک بێ تیاخری خۆی مسلمان نین تی ئێمە لە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فێر بووین کە ینی جیرانەکەی جوولەکە بووە چەنە باش بووی ئەڵێ وابزانم هەر مسلمانیشە بە ینی خۆ ڕۆژە لە ڕۆژان نە ئاەتی قورئانی بۆ باس کردو نە فەرمودەیەکی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم نە واعیزەیەکیان بۆ داداون تەنها خواردنێک کە خواردنێکی تایبەت بۆ بەشی کردووە لەگەڵ جیرانەکە بۆیە ئاکار سری ئەوەی کە خەڵک بە ئەخلاقی جوان مسلمانە بێ ئەوەیە کە داوا کە صاحبی نییە خوا نەبێت ئینسان من نیم کە خەڵک مسلمانەکەم ڕاست ئەوی تر نییە کە خەڵک مسلمانەکە چکە بۆی لە خۆی مەغرور نەبێت بۆی دایمە خۆی سفر کاتەوە نابێت
جوان. خۆی بە هیچ زانێت چونکە ئەوەی هیدایەتەیە هادی خوایە بەس ئەوە لەسەر ئێمەیە تۆ ئەخلاقت جوان بێ ئەم ئەخلاقە بەریگر باشە بەری نەکرد تۆ هیچ زەرێر ناکەی خۆتە دەستکەوت پێغەمبەری وا هەبوو یەک کەس بەگوێ نەکردووە یخۆ لە پێغەمبەراتی نەکەوتووە لە ڕۆژی قیامەتا پێغەمبەر و ئەڕوا و ئومەتەکەیش هیچی نییە ئومەتی نیە یەک دانێ هەیە دوو کەسی هەیە ڕاست لەبەرەوە ئەسڵ لە دینە ئەوە نییە کە من بەوەی کە جەماوەرێکی زۆر خەڵکێکی زۆر لەسەر دەستی من تەوبە بکەن مسلمان بن ئەوە بکەن نەخێر ئەسڵ ئەوەیە کە تۆ ئەخلاقی خۆت جوان بێ و ئیتر خوا سەمەرە نێرێ ڕاست کاکە میهران ئەگەڕێنەوە لای ئێوە جا شتا حازر کرد یاخۆ من بە پرسیارێک بزانم خزوان لەمنەوە ئاوازی فارسی تا چەند ینی ئێوە لە مەداحەکانتانە ینی لە مناجاتەکانتانە ئیتیمامی پێدەن یان کاریگەری هەیە بەڵێ مامۆستاگیان وڵا خۆ لای ئێمە لە ڕۆژهەڵات و بە تایبەت لە سنە بۆیە ئەڵێم سنە لەبەرەوە سنە وڵاتێکی کوردیە بەڵام لە شعرە فارسیەکان کەڵک وەرەگرن لەبەر ئەوەی زۆرینەی شەرە عارفانەکان و ئەوانەوە مەدح و ستایش و سەنای خۆی تەبارەک و تەعالا لە شعری شعرە فارسەکانە هەیە ئیتر ئەگەر گەرەکمان بێ ئاماژەی پێ بکەین زۆرن مامۆسای حافظ مامۆسای سعدی مامۆسای مۆلانا و زۆر لەو شاعرانە مامۆسا سعدی شعریان وتووە و ئێمەش کەڵکی لە وەرگرینەوە و مناجاتەکانە لە مەولودەکانە لە مەحفلەکانە خوێنینەوە هەروەڵا احتمال زۆرە درێ بە شاری فارسی بەڕاستی شارەکانیش پڕمایە و غەنین ڕاستەخۆ بۆ ئەتوانن شتێکمان ئاوا پێشکەشکەن یا خۆت نەخشت ئاوازەکە ئاوازانی هین سەدای بەڵێ زانم وڵاتوانی لە خزمەتان بۆ بڕات دەبێت هیلاکیان بکەی نازانم مە بەسەر چیە هیلاک نابن بەرامبەر من هیلاک نابن نازانم ئێتر بەرەوە ڕۆشنەوە ڕۆنکاکە بەخەوە چی بڵێنیان لەگەڵانە واللهی بیریانەکەین بەتڵنیاییەوە بەڵێ یار میگوید الله دلدار میگوید الله عاشق و دیوانیم دلدار یا رسول الله یار میگوید الله دلدار میگوید الله یار میگوید الله دلدار میگوید الله عاشق و دلدادیم دلدار یا رسول الله عاشق جانانیم ای جان یا رسول الله یار میگوید الله دلدار میگوید الله یار میگوید الله دلدار میگوید الله عاشق و دلدادیم دلدار یا رسول الله عاشق جانانیم ای جان یا رسول الله ای صاحب کرامت شکرانه سلامت ای صاحب کرامت شکرانه سلامت روزی تفقدی کن درویش بینوارا روزی تفقدی کن درویش بینوارا یار میگوید الله دلدار میگوید الله یار میگوید الله دلدار میگوید الله عاشق و دلدادیم دلدار یا رسول الله عاشق جانانیم ای جان یا رسول الله دل میره بنز دستم صاحب دلم خدا را دل میره بنز دستم صاحب دلم خدا را دردا که راز پنهان خواهد شد آشکارا دردا که راز پنهان خواهد شد آشکارا یار میگوید الله دلدار میگوید الله یار میگوید الله دلدار میگوید
دیدار آشنا را باشد که باز بینیم دیدار آشنا را یار میگوید الله دلدار میگوید الله یار میگوید الله دلدار میگوید الله عاشق و دلداریم دلدار یا رسول الله عاشق جانانیم ای جان یا رسول الله ده روز مهر گردون افزان است و افسون نیکی به جای یارم فرصت شمار یارم آسایش دو گیتی تفسیر این دو حرف است با دوستان مربت با دشمنان مدارا یار میگوید الله دلدار میگوید الله یار میگوید الله دلدار میگوید الله عاشق و دلداری دلدار یا رسول الله عاشق جانانی ای جان یا رسول الله صلى صلى الله عليه وسلم ما شاء الله بس نبو بۆ زوو نەبوت کاکە. بس نبو ئەو پرسیارم کرد شتێکی زۆر خۆش هەل لە ئەم شعرە ئێستامە بە سوتفە بەڕاستی شتەکەمان و تێمە بەڵێ لەسەر ئەو فەرمایشەکە مامۆستا سالار فەرمووی بەڵێ. هەر ئەم شعرەی جەنابی حافظ یەک دوو دێڕیتیایە هەر سەبارەت بە تەوەرەکەی ئەمڕۆ ئەڵێ دەهروو زەمێ هەرگەردون ئەفسانە ئەست و ئەفسون نیکی بەجای یار ئەڵێ نیکی بکە چاکە بکە لەگەڵ خەڵکە الله لەگەڵ یارەکانتە ئاسایش دوو گیتی تەفسیرە این دوو حرف است ئارامش و ئەهوەنی دنیا تەفسیر و تعبیری ئەم دوو قسەیە با دوستان مرۆڤەت لەگەڵ دۆستەکان تا میهرەبان بە مەردانگیت هەبێ با دشمنان مدارە لەگەڵ ژوا دژمنە وێڵیکە مدارە لەگەڵ بکە ئینشەڵا بێتە سەر دینەکەیتە بێتە سەر ڕەوشەکەیت و ئینشاءڵڵا یعنی ئەوەنە ئاوازەکە خۆش بوو فێری فارسی بووینەوە فارسیەکەم باش بوو خواستە کرد خۆش بەڕاست دەستان خۆش. یاخوا سەلام یاخوا ئەو دەستانتان خوا خۆش محفوظتان کە یا بێت. رەبی انشاءالله هەر بێەوەی بنیا بە دڵی خۆش انشاءالله بگەڕێنەوە بۆ شاری سنەی خۆشەویست خوا سەلامەتان کە وڵات جایا شێخ دەرێنەر ئەڵێ کاتمان نەماوە ئەڵێ خۆ حەفسە بکەن ئەی دوعاکانمان کاگاریان انشاءالله انشاءالله دووسێ دوعاکەین کورت یا شێخ بۆ شتێک نەکەین ئێمە 27 ڕۆژ دوعامان کردووە بۆ شتێکی تر نەکەین تاوان بینەرانی عزیز تاوان ویستم ئەمە بخەمە کۆتاییەوە تاوان کاکە میهران و ستافەکەی کاکە علی ڕەزا و کاکە ناسیح ئەمڕۆ کۆتا ئێوارەیە لەگەڵمانە سبەینێ زوو تەشریفە بنەوە بۆ ڕۆژهەڵاتی ئەزیز و خۆشەویست لێرە سڵاومان هەیە لەودی و سنوورە بۆ تەواوی کوردستانی ڕۆژهەڵات تاوان لەبری دوعاکە ئێمە بە ستافەڵین بۆی کە ڕسمێکە گرین بەیەکەوە انشاءالله چونکە تەواو کۆتا بەرنامەی بەیەکەوەین تاوان دەستخۆشیمانێک کاکە میران نازانم بە چ زمانێک ئێمە شەروە ئیزنم بدەن قسەکەم پێ بڕین عەفوەن نافەرموو منیش دەستخۆشی ئەەکەم بەڕاستی لە جەنابتان لە ئەو خۆشەویستانەی پشتی کامێرا ستافی بەرنامەکە ئێستاگەر تەک بە تەک مەوێ ناویان بەرم لەوانەیە کەس لە بیرمان نەمێنێت و وا باشترە بە جملەی بە هەمویان انشاءالله خوای تبارک و تعالی بیان پارێزێ زەحمەتی زۆریان کێشا بە درێژایی ئەم مانگا سەربازی ونن ئارە وەڵا خوا جەزایان باتەوە ناوی کەس نابێن بەڵام دەستخۆشیەکەم لە ستافی بەرنامەکە لە کەناڵە جوانەکەی پێیان بۆ ئەوەی ئەم دەرفەتەی ڕەخسان دێمە لە خزمەتان نابین و خوای تعالی انشاءالله بۆ هەموو لایەک زیاتری بکە انشاءالله ساڵ بە ساڵ پڕڕەونەختر و بەرەکەتدارتر انشاءالله بەرنامەکە بەڕێوە بڕێت و ئێمەش بتوانین لە خزمەتی خەڵک بین و لە خزمەتی ئێوە خۆشەویستە بەڕاستی ئێمە چێژمان وەرگرت و لە تەجروبەی ئێوە بەڕاستی ئازمونێکی خۆش بوو بۆ ئێمەش خوای تعالی انشاءالله جەزای خێرتان بێت و سپاسی هەموو لایەکەکەم ئەو خۆشەویستانەی کە ئێمەیان بانکێش کرد و ئەرکیان کێشا دەستیان خۆش بێ یا ڕەبی تەمەندرێژ و لە ساو زۆر سپاس کاکە ئێمە زۆر دڵخۆش بووین سەلامەتان بەڕاستی مانگی زۆر خۆشمان بردە سەر بەدڵنیاییەوە کۆمەڵە برا و عزیزانی ئەم کەناڵە و جەنابتان و مامۆستا بەڕێزەکان کە تشریفیان هێناوە بەدڵنیایی لەگەڵ مامۆستا سالار و سلامت برای ئەرز و خۆشەویستمان مامۆستا جوتیار و لەبەرەوە هەمومان بەڕاستی ئێمە دڵخۆش بووین لەم مانگە مبارەکەیە و بەڕاستی خەفەتیشە خوین بۆی ئەڕۆنەوە بەڵام خۆی گەورە سەلامەتتان کا و محفوظتان کە ئێمە بەرنامەمان ماوە یا شێخ سێشەمەمان ماوە چوارشەمەمان ماوە پێنجشەمەمان ماوە
بەڵام ئەم ئەزیزانەمان لەگەڵان بەڵێ، چکە ئەوان ئیتر کاتەکەیان تەواو بووە بەڕاستی فراغمانە بێت بەڵام ئێمە شتێک فێر بووین لەیانەوە بزانین ئەم دوو سێ ڕۆژە خۆم و خۆت مناجاتێک ڕێگە خەینی شەڵەیەشێک بۆ سێ ڕۆژە دەفنیە خۆهین هەیە سینی هەیە براش نادەفەکان یەکیان جێڵن کاگومە سینەکە بێنێ یاشێک پێم خۆشە وێنەیەکی یادگاری بگرین یا ربی خوا هەموو لایەکان محفوظ کە ماژیان یا رب العالمین کاکە مەعاز مۆبایلەکەم لێ وەرگرە عزێتی شتەیە مازیان وەرە لای منەوە ئەلێرەوە بمانگری بۆی ئاسوسا و سوش دەچین دەست شاو خۆش بینەرانی عزیز ئەمە وێنەیەکی یادگاری بوو لەگەڵ هەرسێ بەڕێزان کاکە میهران و کاکە عەلی ڕەزا و کاکە ناسیح کە لە سنەی خۆشەویستەوە بە درێژایی مانگی ڕەمەزان لەگەڵمان نابوون حەزمان کرد هەر لە ناو بەرنامەکەی ڕاستەخۆ وێنەیەکی یادگاریان لەگەڵا بگرین کە کۆتا ئێوارێ ئەوانمان لەگەڵن ئەگەر نا ئێمە درێژەی بەرنامەکەمانە بێت تا ڕەمەزان هەبێت لەگەڵ من و یا شێخ لێرەوە هەرەوە نەمان ماوە بەخوای گەورەتان ئەسپێرین بەو هیوای کە تەواوی بەرگە و بابەتەکانی ئەم ڕۆژمان جێگەی دڵخۆشی ئێوە بوو بێت خواتان لەگەڵ